هێرشی چەند مانگ لەمەوبەری حوسیەکان بۆ سەر گەمێکی بارهەڵگر پەرەی بە کێشەی نێو هەریمەکەداوە و هەڵوێستی جۆراوجۆر لە ئاستی جیهانیدا بەدوا دەهاتووە. ئاوردانەوەیشی کورد بەسەر کاردانەوەکان بەرامبەر بە کردداری حوسیەکان دەری دەخات کێشەی نێو هەریمەکە هەروە بەرەو ئاڵۆزی دەچێت، بە تایبەت کە لەم دوایانەدا ئەمریکا حوسیەکانی خستە نێو لیستی تێرۆرەوە. هێرشی چاردەی مانگی یازدەی 2023 بۆ سەرگەمێکی بارهەڵگر لەلایەن سەرهەڵداوانی حوسی کە هاوپەیمانی حەماسن بە ئامۆژگاری ڕاستەوخۆی ڕێبەرەکان عەبدولمالک ئەلحوسیەوە بووە. لە دەریای سوور بە تایبەتی لە بابل ئەلمەنداب و هەرێمە ئاویەکانی نزیکی یەمەن چاوەکانمان بۆ چاودێری و گەڕان بۆ هەر گەمەیەکی ئیسرائیل کراوەیە. ئیسرائیل ڕاگەیاند کە گەمەکە هی ئەو وڵاتە نەبوو، لە هەمان کاتدا حەماس پشتیوانی لەو کردداری حوسیەکان کرد. ئەو کردداری هێزەکانی یەمەن پێشوازی لە دەکرێت و باوەڕم وایە کە بارستایی ئەو تاوانانەی کە لەلایەن زایۆنیستەوە لە غەزە کراوە وا دەکات کە هەر وەفاداریەک ئەوەندەی بتوانێت بەرگری و پشتیوانی لە خەڵکی فەڵەستین بکات. هێرش بۆ سەرگەمەکان لە دەریای سوور دوایەوە هات کە حوسیەکان گوتیانی هێرشی موشەشی و درۆنیان لە کۆتایی مانگەکانی 10 و 11 بۆ سەر ئیسرائیل ئەنجامدا. بە یارمەتی خوای هێزە چەکدارەکانمان دەستیان بە هێرشێکی گەورەی موشکی بالستیکی و کروز و هەروەها چەندین هێرشی بەرچاو بە درۆن کردووە بۆ سەر ئامانجە جۆراوجۆرەکانی ئیسرائیلی دوژمن لە هەرێمە داگیرراوەکاندا ئەنجام دراون. دوای ئەم هێرشانە ئەمریکا هەنگاوێکی هاوبەشی بۆ پارێزگاری بازرگانی لە دەریای سوور دەست پێ کرد. هەر بۆیان بەیانێ دەستمان کرد بە کردداری پاراستنی ئاسایش کە لە ژێر چەتری هێزە تێکەڵاوەکانی دەریایی و لە ژێر ڕێبەرایەتی ئەرکی 153دا بووە. ئەو کرددارە زیاتر لە 10 وڵات لە دەوری جیهان لە یەکتر کۆ دەکاتەوە بۆ ئەوەی پاسەوانی هاوبەش لە دەریای سوور و کەنداوی عەدەن بەڕێوە ببەن. و پاشان حکوومەتی ئەمریکا لە هەفتەی مانگی یەک سەرهەڵداوانی حوسی خستە نێو لیستی تاقمی تێرۆریستەکانەوە. بەیانێکی زووی ئەمڕۆ وەزیری دەرەوەی حوسیەکان بە تایبەتی وەک تیرۆریستی دیاریکراوی جیهانی دەستنیشان کرد کە ئەم بڕیارە لە 16 مانگی 2 کاریگەری دەبێت و چونکە ئەو گروپە هەڕەشە لە ئاسایشی ئەمریکا دەکات. هەروەها بریتانیا پلانیشی هەیە بە شێوازی جۆراوجۆر بەرەنگاری حوسیەکانی یەمەن بێت. ئێمە لە هەرە کاریگەرترین کە ئەو کەرەستانی کە هەمانە بۆ پچڕاندنی سەرچاوەدارەکانی حوسیەکان کەڵک وەردەگرین کە بۆ دامینکردنی ئەو هێرشانە کەڵکی لێوەردەگرن لەو بارەوە سەرقاڵی هاوکاری نزیک لەگەڵ ئەمریکا داین. هەروەها سەرۆکوەزیرانی بەریتانیا جەختیشی کرد کە لە هەوڵدان لەم ڕۆژانەی دابێت گەمارۆکان ڕابگەێنن. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.